دیارە ئێمە وەکو تەندروستکارانی سنووری چەمچەماڵ بە هەموو ڕێکخراوەکانەوە بەجاریمان کردووە لەم بایکۆتەوە و لەم مزاحرەیە بۆ ئەوەی کەوا حکومەت باگا بێتەوە کەوا حاڵی تەندروستکاران هیچ باشتر نییە لە حاڵی هەموو چینەکانی تری کۆمەڵگا و داواکارم لە هەموو تەندروستکارانی ئەم سنوورە بەشداری بکەن لەم ڕێگە پێوانە. بەداخەو بۆ ئەو بەرپرسانەی کە سەرپەرشتی ئەم وڵاتە ئەکەن لە دوا چرکەساتە دێن هەموو مەسلحەتی میلەت ئەکەنە قوربانی ڕێکەوتنی ژێربەژێرەکانی خۆیان. بە 100% ئێمە شەک و مامۆستا من بۆ خۆ مامۆستام لە 100% توژێری هەموو داواکانی مامۆسایانەکەم، هەموو داواکانیان ڕەوا و حەقا، داواکردنی سادەترین مافی خۆیانە. ئەو پاشەکەوتووە و دزەی کە لەمان کراوە لە هیچین و توێژێکی تر نەکراوە. لەسەر مەسلەی بایکۆت و داوام نەکردن تا ئێستا بەیک شێوەیەگەمە هیچ مامۆستایەکمان سزا نەداوە و غیابیشمان نەداوە نەخێر. ئێمە وەکو مامۆستایانی ئاینی ئێمەش لەگەڵ معاناتی میلەتی خۆمانین، لەگەڵ هەموو چین و توێژەکانی میلەتی خۆمانین بەبێ جیاوازی. ئێمەش وەکو باقی فەرمانبەران و هاوڵاتیانی کوردستان دەنگمان لەگەڵ دڵێنایە، هەڵوێستمان لەگەڵ هەوێستانایە بەبێ جیاوازی. ئەم سیستەمە کە ناناوەتە سیستەمی پاشەکەوتی موچە، ئەمە سیستەمی پاشەکەوتی موچەیە، ئەمە سیستەمە، ئەمە زوڵمە. پەیامێکم هەیە بۆ برایانی چەکدار، وەرنە دەنگ حتا کەی شاهد حاڵی شکۆشکاندنی ئەو میلەتەی خۆتان ئەبن، حتا ئێوە پژگیری ئەم دەسەڵاتە بکەن، ئەم دەسەڵاتە هەر ئەمینێتەوە، حتا ئێوە پژگیریان بکەن ئەم دەسەڵاتە شکۆی ئەو میلەت هەرشکێنێت. ئەمڕۆ ئێستا خەڵک ئازار و معاناتی ئەوەیەکەوە بەڕاستی حکومەت زوڵمی لێ ئەکا کە موچەکانیان ناداتێ. فەرمانبەران کە زۆر ستەم لێکراون، ئێمەی مامۆستای ئاینی کە پێشەنگین لە هەموو کات و ساتێکە ئەمڕۆژ ئامادەین و لێرە کۆبینێتەوە و هاوڕاین لەگەڵ ئەو داوا و داخوازیە جوان و ڕەوایی کە مامۆستایان و فەرمانبەران هەیەە.